عەبدوڵڵا عەبدولکەریم مەحموود ناسراو بە مامۆستا عەبدوڵڵا خوڕخوڕەیی لە ساڵی 1972 لە گوندی خوڕخوڕەی بنگرد لەدایک بووە. ئێستا لە ڕانیە نیشتەجێیە. پیشەی ئێستای پێشنوێژ و وتارخوێنە و ئەندامی لیژنەی ناوچەی زانایانی ڕانیەیە. ئەندامی ناوچەی زانایانی کۆمەڵە لە ڕاپەڕین. لە ساڵی 1970ەوە پەیوەندی بەکاری ئیسلامیەوە کردووە. هەڵگری بڕوانامەی یەکەم دبلۆم لە زانستە ئیسلامیەکان لە ساڵی 2012. دووەم خوێنکاری قۆناغی سێمی زانکۆی قەڵایە لە هەولێر. ئەو پۆست و بەرپرسیارەتە حیزبیانەی پێشترای بوون. یەکەم ئەندامی مەکتەبی زانایانی کۆمەڵ لە ساڵی 2005 تا 2024. دووەم بەرپرسی ناوچەی ڕانیەی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان لەسەر لیستی کۆمەڵ لە ساڵی 2019. ئەو خول و ڕایەنانانەی کە بەشداری تێدا کردووە. یەکەم خولی سەحیحی بوخاری ئەستەمبول لە ساڵی 2016. دووەم خولی وتاربێژان لە سلێمانی لە ساڵی 2019. سێم خولی وتاربێژان لە ئەوقافی ڕانیە لە ساڵی 2021. شارەزایی و لێهاتووی هەیە لە یەکەم زمانی کوردی نووسین و شێعر و ئەدەبیات. دووەم زمانی عەرەبی خوێندنەوە و وەرگێڕان. سێم زمانی فارسی خوێندنەوە و وەرگێڕان. چالاکی ڕۆشنبیری و کەلتوری وەکو نووسین، بەشداری کۆنگرە و کۆنفرانسی زانستی، کۆڕ و وانەوتنەوە. یەکەم بەشداریکردن لە چالاکی هونەری وتاربێژی لە زانکۆی ڕاپەڕین. دووەم بەشداریکردن لە کۆنفرانسی پێکەوە ژیان لە ڕانیە. سێم بەشداریکردن لە چەندین خولی زانکۆ، ئەوقاف و مزگەوتی گەورەی ڕانیە. پەیامی پاڵێوراو بۆ دەنگدەران. هەوڵ بۆ گێڕانەوەی خزمەتگوزاری و دادگەری لە دامەزراندن و چاکسازی لە ژیانی هاوڵاتیاندا دەدەین.